خۆشەویستانی کورسات نیوسڵاوتە لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە ئەمشەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. سیوێکی ئاب یەکێکە لە خیانەتە گەورە نیشتیمانیەکان کە ئەو کات پارتی دموکراتی کوردستان تەنها دوای 5 ساڵ لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان جارێکی تر چاوساغی بۆ ڕژێمی بەعس کرد کە ئەنفال و چیمیابارانی بەسەر خەڵکی کوردستان داهێنا. جارێکی تر ئەوان و دەبابەی بەعس دوای ئەوەی خوێنێکی زۆر ژابوو بۆ ئازادکردنی ئەو ناوچانە دەبابەکانی ڕژێمی بەعس هاتنەوە شاری هەولێر و لە پەرلەمانی کوردستانیان کردە گەراجی وەستانی دەبابەکان. سیوێکی ئاب بۆ ڕوویدا، بۆچی خیانەتێکی گەورەی نیشتیمانیە، بۆچی دەرسی لێوەرنەگیرە لە هەر وڵاتێک بواە دەبوو بە مێژوویەک بۆ ئەوەی نەوە لە دوایینەوە سوودی لێوەربگرن و کەس زاتی ئەوە نەکات باس لەو خیانەتە بکات، بەڵام ئێستا شانازی پێوە دەکرێت. ئەم شەو ڕەهەند گفتوگۆی ئەو بابەتە دەکات بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز بورهان سعید سۆفی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک بورهان بەخێر بێی. بەڕێز سەرکۆ ئازاد ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان جەنابیشتان بەخێر بێت. تێکەڵەیەک دروستکەین لە کۆن و نوێر چەندە کاک بورهانی شێشتا گەنجەوە. کاک بورهان سیوێکی ئاب بۆ ڕوویدا ڕاستە بەهۆی خراپی دەسەڵاتی یەکێتیەوە بوو بەهۆیەوە بوو کە یەکێتی نەیدەتوانی داری هەولێردا یان تۆڵەیەک بوو لە بەرامبەر ڕاپەڕینی خەڵکی کوردستان و لە خەڵک کرایەوە. پێشش سپاسان دەکەم. سپاس بۆ بەڕێستا. سەری ڕێز و نەوازی بۆ شەیدەکانی سیوێکی ئابەدا دەنوێنم. دیارە کە شاری هەولێر کەتە بەردەست هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی برادەرانی پارتی تەحملیان نەکرد. ڕۆژانە بەشێکی زۆر لە بازەکان ئێمە کە پێشمەرگەکانماندا نابوو لە مەسیفەوە زۆری تەسلیم دەبوون و ڕۆژە بوو دە ڕۆژە و 15 کەس وای لێهات ئینهیاریان کردبوو. لەوە مەبەستە پێش سیوێکی ئابیشە هێرشێکی گەورەیان کرد لۆ سەر هەولێر کە فەشەلیانینە بە هەموو هێزەکانەوە. ئەو جارە پەنایان بردە بەر عێراق بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێرە وە دەردێن. ئەویش بە دەبابەی عێراقی و بەجێشی عێراقی چاوساغیان کرد پێشیان کردن. جارێکی تر هەولێر ئەو هەولێرەی کە باش هەر 5 ساڵ بۆ ڕاپەڕین کرابوو. ینی ئەو خۆی ئەگەر ئەمە لە ڕابردوو باسی مێژوو بکەین هەزاران شەهید لە پێناوی ئازادی کوردستان ڕزگارکردنی کوردستان دراوە بە هەموو عەحزابەکانەوە بە تایبەتیش لە شۆڕشی نوێ گەلەکەمانە یەکێتی نیشتیمانی کوردستان. خەڵک ئومێدەچی هەبوو ڕاپەڕین کرابوو. قراری 688 بوو کە دژە فڕین لەو ناوچانە ئەویش بە پشتانی دۆستەکانی کورد بە تایبەتی فەڕەنسا. ئەمانە کورد ئەو شوێنانەی ڕزگار کرد ئەویش بە شەهید بوون و بە ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو. بەڵام دوای ئەوە کە بەداخەوە شەڕی ناوخۆ دەستی پێ کرد کە ئەمە هیچ شانازێک نییە کورد کورد بکوژی. بەڵام تەسەوراتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە نەبوو قەت ئەوان پێش لەشکری داگیرکرد بکەون و بە دەبابەی عێراق و بە قوات خاسە و بە گاردی کۆماریە جارێشتر هەولێر داگیرکەنەوە. پەیوەندی بۆ هەبوو کە یەکێتی نەتوانێت ئیدارەی هەولێر بدات یان ئیدارەی شارەکە بدات. وەکوان باس دەکەن پێش سیوێکی ئاب هەولێر مەسەلەن دزی هەبوو، جەردەی هەبووە، یەکێتی ئیدارەیەکی ئاسایشی شاری هەولێری پێنەدراوە. ئەوە بیانوە ڕاستە؟ ناڕاز نییە. خۆی ئەگەر ئەتو ئەو قۆناغە تەمەشایەکی لەگەر ئێستا لەگەر 10 ساڵ لەمەوبەر زۆر فەرقیە. هەموو قۆناغێک دەبی بە مەوزوعیان نەبابەتەکان بەڕاستی باز بکرێ لێ بکۆڵ دەرێتەوە. ئێمە ئەو کاتە حسارە هەبوو لەسەر کوردستانە هیچ مەزدەرێکی مالیمان نەبوو زۆر بە زەعیفی. یعنی هەتا باز و دەرامەتی خۆ کۆنە دەکراوە هیچ شتێک لە کوردستانە لەبەرەوە خەڵک وەزعی اقتصادی خراپ بوو.
ماوەیە کە ئەلەو ماوەیە ئیدی دوسێت زەولەش تووشی شەڕی ناوە خۆ بووین لە شوێنەکان و لە قەڵازێ و ڕاپەڕینەوە دەستی پێکرد و بە شێوازە کات وای لێ هات زیاتر یعنی حکوومەتی کوردی دەتانم بڵێم هەموو ئیتمامیان بە هێزی چەکدارەدا ئەو کات پارەژ نەبوو خۆ هەمووی بە قەرز و بە قۆڕ و بەوانەوە دەکرا لەبەرەوەی ئەگەر تۆ مقارنەی ئەو کات بکەی لەگە 10 ساڵ دوای تر لەگەر ئێستا بیکەی ئەوە بەڕاستی گوناعە ئەو کاتە شیزی امکانێتەک نەبوو شەڕی ناوخۆش بوو شەڕی ناوخۆش خۆ دەزانی ینی ڕەنگە ئەو شتانە پاشەکەوی مەسلەی کاری خزمەت گوزاری و ئەوانە بەڵام ئەوان تحملیان نەکرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر حکومڕانی بکە خۆی کێشەکە ئەلەوە بوو. باشە کاگوڕام تو پێش بەرنامەکە زۆر ناخۆشە ئینسان باسی شەڕی ناوخۆ بکات ئەی ئەگەر باسی ئەوە بکەیت کە شاری هەولێر بۆ نونەبەت بە تایبەتی کە بە خوێنی هەزاران شەهید و ڕاپەڕینی خەڵکی کوردستان ئازاد کرابوو بۆ تۆ وەکو فەرماندەیەکی سەربازی وەکو سەرکردەیەکی ئەو کاتی کە لە ناو هەولێر بووی چ شۆکێک بوو کە دەبابەی بەعس هێزێکی کوردی لە دوای ڕاپەڕینەوە دەبابەی بەعس بێنێتەوە سەر هەرێمی کوردستان؟ وڵی نازانم ئەوە شتەکە ئینسان تا دەمی لەبیر ناکە بەڕاستی یادەوەریش زۆر تاڵ بوو ئێمە قەنەعەتمان نەبوو ئەوان پەنا بۆ ئەوە ببن بەڵام هەتا 3-4 ڕۆژ پێش سیوێکی ئابا ئەوجا معلوماتمان وەرگرت کە ئەوان لەگەڵ عێراقا هێرش دەکەن و هەولێر داگیر دەکەن بەڵام ئەوەی ڕاستی ئێمە زیاتر معارزەی عێراقی لەگە سیایی ئەمریکی یعنی وایان ڕائەوە کردبوو کە ناتوانن بێن خەتی 36 دژە فڕین ببەزێنن خۆی ئەوە کێشەکە بوو دەنا ئێمە ڕەنگە وەکو لە ڕووی عسکەریەوە گومانتوانێت بەرنامەیەشتر تەخسیتە چترماندانابا بۆ دیفاعاتە و لێش بەڵام ئێمە لەسەر ئەو دیفاعاتە لەسەر بە بڕوای ئێمە کە ئەمریکا نایەلی زەیش عێراقی داخلی هەولێر بین بۆ خۆت لەناو هەولێر بووی چۆن ڕوویدا بەرەبەیانەکەی مەسەلەن دیارە بەرەبەیانی سویەکی مانگ هێزەکان لە 5 خۆڵەوە هێرشیان کرد لە قۆڵێکانی قرژارە لە قۆڵی گوێر لە قۆڵی سێبیران بەرەو عنکاوە لە قۆڵی جادەی مەخمور دیبەگە بەناو هەولێر قوشتەپە بۆ بنەسراوە و کەس نەزان و شاوێز تەختیتەشی منەظەمدا بڵێ ئەوەش وەکو ئەوەی کە لە ساڵی 91 کە هەولێر گیراوە دوای ئازادکردنی عین بە هەمان تەختیتاتن من بەڵێ شەوی پێشتر سعات 10 شەو بووە لە بیرمە جنابی کاکۆسرەت بانگی کردم لە بارەگاکەی خۆی ئەو کاتەکە عەمی عازی مەحموود کە قادر عەزیز کاک ئەرسەلان کاک وەلا بەختیار کاک عومەر فەتاح کاک دکتۆر فواد لەوێ بوون باسی ئەوەی کرد چۆن و چ بکەین و چی نەکەین و بەڕاستی یعنی ئێمە نوێنەرێکمان نەبوو لە ئەمریکا کاک دکتۆر بەرهەموو ئەو کاتەوە دەبی ئەو شتانە هەمووی بۆ مێژووی باز بکرێ نەکە شتێکی شاراوە ئەوە هەبی جەنابی کاکۆسرەت قسەی لەگەڵی کرد سعات 10 گوتی ئەمە بە دڵنیاییەوە ئەمریکا لێدا نایەلی لە جێشی عێراقیدا ئێمە لەسەر ئەو ئەساسە دیفاعاتی خۆماندانە لەنا بە شێوازش کە ئێمە دیفاعاتمان لە هەولێر دەکرد شی جەنابی کاکۆسرەت خۆ دەزانی پیاوێکی ئازا و بەهیمەت و بەورە و لە ڕووی ئیدارە و تەوزیعی قەتعات دەزانی چیەکە ئەنیەوە پشقایم بوون بۆی کە ئەمریکا ڕێگە بەڵە ئەمە بەوە قەنەعەتماندا گەنایزەکانمان دەچێشاوە لەو شوێنانەمان دەینە دەماهینە ناو خانووەکان ئەترافی هەولێر لەبەرەوەی هەولێر پێدەشتا تۆ ئێمە لە زیاتر لە جادە عامەکانە ئەوەمان کرد بوو هێزی ئێمەش لەگەر مقابل لە ڕووی عسکەریەوە لەگەر زەیشی عێراقی شەڕی نەمابوو دەست بەتاڵ بوو هەموو قووەتەکە هەموو هێزەکانی هێنا زیاتر لە 40,000 قواتی خاسە و عسکەرینە ئەو هەموو 400 دەبابە ئەو هەموو زوری پۆشە و هەموو مەدفەعیە و هەرچی هێزی فعالی هەبوو
حرسی جمهوری و گاجی کۆماری ئەوەی عدنان و وەعاسر ینی هیچ هێزێکی نەمابوو نەهێنی ئێوەش هەولێر پێدەشتا خۆ لەو سنوورە لە 40 کیلۆمەترە بەس پێدەشتیە تۆ ناتوانێت ئەو دیفاعاتە مقابلی بەکاربیینی بەرامبەر بچی ئێمە چیمانە بوو ئارپی چیمانە بوو دۆشکەمانە بوو شۆکیش بوون کە دەبابەت هاتی شەشیڵی 36 بڕی ئێمە پێمان سیر بوو تەوەقعمان نەدەکرد ینی قەنەعەتمان وە بۆ ئەمریکا لێ ناگەڕێ ئەو خەتە ببەزێنی ئەو دەبابانە بە ئاڵای عراقی هاتنیان بە ئاڵای عراقیەوە هاتنیان مەسەن پارتی پەردەپۆشی کردبوون یان نەدەتواندرا بشارێتەوە کە ئەوی هێزی پارتی نە زۆری ئەوە بوو عەلەمی ئەوەی پارتی لەسەر بوو عەلەمی زەرچووکی هەموو دەبابەک ئەوەی لەگەر بوو کوردێکی لەگەڵ بەڵێ بەڵێ کوردێکی لەگەر بوو زۆر باش ئەوە کێشەکە بوو کاک سەرکۆ شانازیکردن بەو خیانەتە بۆ جیلی ئێستا چکارە ساتێکە کە چ ئەهمیێتێک بۆ مەسەلی ئینتیمای نیشتیمانی دەهێڵێت سپاس بۆ جەنابتان و بۆ ئەوەی کاک بورهان و سەری ڕێز بۆ شەیدانی ڕزگاری و شەیدانی سوێکیا بدانەوێنن لە حقیقەتە ئێمە گربەی سەیری تاریخ بکەین تۆزەی بگەڕینەوە بۆ دووە پارتی دیموکراتی کوردستان لە تاریخی 76 ساڵی تەمەنیا کۆمەڵێک بەرزی و نزمی کۆمەڵێک ئەوەی کە بەشداری کردو لە شۆڕشەوە دواتر خۆمانەزانین لە 120,000 چەکداری کوردی لەو کاتێکە لە 74 بە ئاش بەتاڵێک هەمووی تەسلیم کرد و خۆیان دەرباز کرد و خەڵکیشیان تەسلیمی عێراق کرد و چەکێک بینیمان سەدان پێشمەرگە خۆی کوشت لەوەی کە ئەم کارە سات و ئەم ئاش بەتاڵی بەسەر کوردایانەوە دواتر بینیمان لە بەرامبەر ئەمە شۆڕشی نوێی گەلەکەمان دروستە بێ بە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەلێرەوە خەتی خیانەت و خەتی نیشتیمانی جیابێتەوە خەتێک کە سەرکردەکانی یەکێتی بۆ نمونە خەڵکی وەکو کاک بورهان سەرکردایك ئەوانەی کە شەڕیانەکرد لە شاخە دایم سەرتیب و ئامرکردەکان بوو بەڵام مەکتەبی سیاسی و سەرکردایەتەکان ئەگەر جەناب و سەری تەریخ یەکێتی بکەی زۆرترین قیادەیت یا شەید بە بەڵام لە بەرامبەرە ئەبینی پارتی دیموکراتی کوردستان سەرکردەکانیان و خەڵکەکان جێش و گەڕانەوە بۆ کەرەج ئەمە باسی ئەگەر مێژویان بکەیت و دواتریش ئەگەر جەناب و سەیری بکەیت بینەوە یعنی لە دوای ئەوەی 1970 کە ئەنفال ئەکرێت و هەموو جێشی عێراقی ئەگەڕێتەوە بۆ ناوچە کوردستانیەکان دەبینین یەکێتی ئاشبەتاڵ ناکات دێت مەفرەزەی ئەوە پارتیزانەکان دانا و شۆڕش ناتوێنێتەوە و قیادەکان یەکێتی خۆیان سەرکردەکان بەشداری پارتیزانەکان و دواتری سەرپەرشتی ڕاپەڕی نەکات و بینیمان ئەوانەی کە سەرپەرشتی ڕاپەڕینەکەن لە ڕووی علاقاتی دەرەوە جەنابی مام جەلال بوو لە ڕووی ئەوەی کە چۆنەڵی ئەندازیار بوو جێگری سکرتێری گشتی جەنابی مام جەلال کاک نەوشیروان بوو ڕەوانشاد و دواتریش ئەوانەی کە سەرپەرشتی شارەکانیانە کرد بوو نمونە جەنابی کاک وەسرەت سەرپەرشتی هەولێریە کرد و ئەبینین بۆ نمونە یەکەم تەقال کە لە ڕانیەوە کرێت دەواازەی ڕاپەڕین شەید عەلی نەبیە و ئەمان دێن ئەو ڕۆژەی کە شەڕی ناوخۆ دروستە بێت شەید عەلی نەبی شەید دەکەن لە بەرامبەرەوەدا یەکێتی بۆی کە شەڕی براکوژی دروست نەبێ و خوێن نەڕژێت ئەو ڕۆژە کە جۆش و خۆشی خەڵکی ڕانیە و دەواازەی ڕاپەڕین بەرزە بێتەوە یەکێتی و جەنابی کاکۆسە سەردانی سەری ڕەشەکات بۆ ئەوەی لەسەر ڕاستپاردەی مامجلال بۆ ئەوەی شەڕی ناوخۆ براکوژی نەبێ و ڕێکەوتن بکرێت ینی لە بەرامبەرە پارتی داواکات تەحسین شاوەیز پارێزێ ینی ئەوەی تەحسین شاوەیز دەستیە بۆ لە شەیدکردنی داستان ینی چۆنڵێ ئوسوورەیەکی شۆڕشەکەمان کە مامەڕیشە بووە شەید مامەڕیشە بووە ئەمە جیاوازیەکەی جیاوازی خیانەت و ئەوانە خیانەت و خەتی نیشتیمانی دەرەکەوێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو ئەوەی کە ئەم نیشتیمانەوە ئەم خاکەوە ئەم شاری هەولێرە و خەڵکەکەی وە گەنجەکانی تووشی شەڕی براکوژی نەبێ هەموو لەو پەڕی هێزی خۆیەوە لەو پەڕی قووەتی خۆیەوە کە ئەیتوانی سەری ڕەشیش ئەو شەوە بگرێت بەڵام لە پێناو ئەوەی کە نەڵێن ینی هێزێکە خۆسەپێنەوە هێزێکە ئەوێت هێزی بەرامبەر بسڕێتەوە نەرمین واندووە هەموو مەرجەکانی پارتی ڕەزامەند بوو بەڵام لە حقیقەتە دەبینی پارتی دیموکراتی کوردستان لە شاری هەولێرە
خەڵکەکەی لەگەڵانە جەماوەر و کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ یەکێتیە چونکە خەتی نیشتیمانی و خەتی خیانەت جیاکراوەتەوە هەموو هاوڵاتیان نەزان و بەداخەوە ئەو پارتی دیموکراتی کوردستان لە پێناو مانەوەی خۆی و بنەماڵەکەی بنەماڵە فەرمانڕەواکە لە ناو پارتیا بێ گوێدانەوەی کە 8,000 بەرزانی ئەنفال کراوە بەدەست ڕژەمی بەعس و سەدام حوسێن بەبێەوەی گوێ بداتەوەی کە 182,000 ئەنفال کراوە لە گەرمیان و لە کوێستان و 5,000 هەڵەبجەیی کیمیاباران کراوە بەو هێزە بەو دەبابانەی حیزبی بەعس دێت گەورەترین دەستکەوتەکانی ڕاپەڕین کە بریتی بووە لە هەڵبژە پەرلەمانی کوردستان کە هەڵبژێرە و شەرعێتی لە خەڵکی کوردستان وەرگرت دێت بە دەبابەی بەعس داگیریەکە دێت حکوومەتەکە لە تەکات دێت هێزی یەکگرتووی نیشتیمانی ئەوەی کە بەرەی کوردستانی دروستکرا بوو مشتەرەکەکە لە تەکات ئەمانە هەمووی دەرخەوی ئەوەیە کە خیانەت ناکرێتە بە هیچ شێوەیەک سەد دەربار و نووسەری وەکو مێردخۆشنیان هەبێ ناتوان شانازی پێوە بکەن و دەبینین لە دوایەوەی کە بە پۆستاڵی بەعس و بە دەبابەکانی ڕژێمی بەعس دێت شاری قەڵاو منارە شاری هەولێرە گرێت دەبینین هەولێر دواتر چی بەسەرادێ و دەبینین پێشەوەی ئەوانیش بێن پێشەوەی دەبابەکان بێن ئەمان ناقیلە وەرەگرن لە جاتیەوەی کە یەکێتێ بێتە پارێزەری سەرکردە ئۆپۆزیسیۆنەکانی عێراق لە هەولێرە دەبێتەوەی کە لەو کاتی کە هەیکێتی ئەو پەڕیقوەتی هەیە لە هەولێرە هەموو شارەکە ئەگرێتە دەست ڕێگادا سەرکردەکانی پارتی بە سەلامەتی بڕاتەوە بۆ سەری ڕەش و بادینان یعنی ئەمە دەرخەریەوەی یەکێتی هیچ کاتێک نەیویستووە پاڵنەریش نەبووە یعنی پاڵنەر نەبووە بۆ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان وەکوی چۆن لە خیانەتەکانی پێشووتریشە لە بۆ نمونە بەرامبەر بە کوردانی ڕۆژاوا بەرامبەر بە شۆڕشی ڕۆژهەڵات بەرامبەر بە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی عێراق شانازیکردن بە خیانەت چی لای گەنجێک دروستەکان کار لە دوای مثلەن 96ەوە لەدایک بووە ئێستا بڵێ بەعسێک کە ئەو هەموو ئەوانەی باست کرد بەرامبەر کورد کردوویەتی و خۆت پێشڕەوی ئەو بەعسە بکەی بێنیتە سەر شارێکی وەکو هەولێر کە پایتەخت یاریێمی کوردستانە یعنی چیل ئینتیمایەکە هێڵێتەوە ئەمە خۆی لە حقیقەتە ئەوە پەرلەمانی کوردستان خۆی کە ئەمان دوایەوەی کە پەرلەمانی کوردستان بە دەبابی بەعسی ئەگرن پەرلەمانی کوردستانیان بە شێوازێک لێ کردووە کە نەتوانێت یاسایەک دەرکە یاسایەک بۆ منە بڕیار دەرەکە بۆ ئەوەی ڕسم هەڵواسرێ بەڵام یاسایەک نەهێڵراوە دەربکرێ بۆەوەی چۆنێتی پێناسەی خیانەت بکەیت پێناسەی خیانەتەوەی کە جەنابوو لە بەرسەرەتای بەرنامەکە باسی کرد ئەوانەی خیانەتیان کردو ئەوانەی کە بۆ نمونە بە ڤیدۆی ملەوەن لامانە کە شانی سەدام حوسێن باشەکرێت ئەمانە هەمووی ئەبێت یاسایەکی بۆ دەرچێ و خیانەتەکان ئەوانەی خیانەتیان کردووە سزا بدرێن و نەکەوەی کە پاداش بکرێن و بتوانن شانازی پێوە بکەن کە ئەو عیبێکی گەورەی و تاریخیش بەڕاستی ڕەحم ناکە بە هیچ کەسێک کە خیانەت بکرێ بگۆڕێ بە شانازی و داگیرکاری بکرێت بە ئازادکردن کاک بورهان ینی ئەو ڕۆژەی کە مثلەن سەرداری سعی سۆفی و کاک ئەیوب بۆ ئەوانە لە ناو هەولێر هەر لەو بەعسییان دەدات کۆمەڵە گەنجێک بوون مەسەلەن خەڵک خوێنی خۆی دەکردەکاتەوە بۆی بەعس دەرکا لە هەولێر لە ڕاپەڕین هاوڕێ و ڕەفیقەکانتان ئەکید بەڕێستان لەوێ بوون مەسەلەن هەولێر ئازاد دەکەن خۆشیەکە 5 ساڵ دوای ئەوە هێزێکی کوردی مەسەرن ئەو پێشمەرگانی بەشداریان لە ڕاپەڕین کردو دڵخۆش بۆ ئەو جەماوەری بەشداریان کردووە دیسان دەکەونەوە ژۆر پۆستاڵ و دەبابێ بەعس ینی چمانایشی وڵایە تەنامانێ خیانەتە خەڵکی هەولێر شۆک بوون بەوە تۆ ئەو هەموو شەهیدە چەندین ساڵە هەموو بزلۆ ڕزگاری خوازی گەلک خەمانە بە هەزاران شەهیدماندا لە پێناوی خاک و نیشتمانە لە پێناویکردنی ئازادی کوردستانە کەچی تۆ هێزێکی خۆت لایەنێکی کوردی دەست لەگەر ڕژێمە تێکەرەکە بەعسیەکان کە 180,000 ئەنفالیان کردە 5,000 بوونیان تێکدا 8,000 بارزانیان خەڵکە بۆ لەگەڵ تۆ بووی لە ڕاپەڕین بەشدار بوو بێ و لە دیسان لە سوێکی بەڵێ زۆری پێشبڕکەکانمان خۆ لە ڕاپەڕینە هاتینن هەولێرمان ڕزگار کردیە هەر ئەو پێشمەرگانش تووشی ڕۆژی سوێکی ئابوونەوە دەبابێ عێراقی جارێشتر شەهیدیشە بەڵێ ئێمە زۆرمان شەهید بوو لە سیوێکی ئاباد 427 پێشمەرگەمان شەهید بوو لە ناو هەولێرە 57 عێراق ناری خۆشمان پێشمەرگەیەشێتی
جیران بەدیل جیران دەبابەکانی عێراقیە هەمووی ئەعدام کران لە بەغدا معارزە عێراقیش نزیکەی 150 کەسێک دەبوو بەرەی تورکمانیش مەجموعەیەک بوون ئەمانە هەمووی لە بەڕێز سەرپەرشتی چ محورێک کاگوڕان ئەمن خۆم لە محوەری بەعرکە شاوێز پیرزن هەتا ڕێگای کەزنەزان بووم جەپەکە ئێمە بەرامبەر پارتی بووین بە دیوی سەرە ڕۆژدا بەرام بەڵێ جەپەکە جەپەکانی تریش پێشتر دانرابوو لەکانی قژارە من سەرپەرشتی ئەو هێزم دەکرد کە سێ محوەر بووین کاک ڕێباز بێرکوتی ئەو کاتە لێپرساوی محوەری پیرزن بوو کاکی وا ڕژ ئیشاوێز بوو کاگەکرە مەخسری ئی کەڕەچین بوو من سەرپەرشتی هەمومە کرد ئەو کاتە بارەگاکەی جەناوی مامزال لە تەنیشت ئەو کەیەمە بوو بەڵام شەو ئەوە بوو ئەو ئەنە گۆڕا چۆن ئەو خەبەرەت پێگەیشت چۆن تو پێشمەرکانتاندات ینی ئەوەری کرد بەعز دێت ئەو مەبەستمە گەنجنەوەی تازە جیلی تازە بزانێت خەڵک نەیدەزانی پێشتر خۆ هەتا هەولێر داگیر کرا یعنی خەڵک جەماوەرەکە نەیدەزانی یعنی بەڵام ئێمە ئەو کاتە ئەو شەوە بوو هێزەکان تا 12 شەو ئێمە هەندێک تەنەقولاتمان پێکرد هەندێک هێز پێویست بوو لە هەندە شوێنە ڕەنگە فەراغێکی عسکەری هەبووبی هەستان دەکرد هجوومێک بەڵە تاکو ینی ئەو مەوزوعات ئەوە بوو ینی ئەو مەوزوعات تەواو ینی دەمانزانی لەبەرەوەی خەڵکمان نەبوو لە پردێ و لە مووسڵ دەهات مەسەل دەبابەکان لە خازر بوون لەو بەری لە کەبلۆ ئەودا لە گوێر بوو ئەوە لە پردێ بوو لە دیبەگە بوو هەموو ژەو خەڵکانە کە سوکاریانە پێشمەرگە لە ناوچانە بوون هەموو شوەیەەکە بە دزی بوو خواتەکە هەموو گەشت بوێ بۆ بەیانی شارەکە دەستی پێکرد ئیدی ئەو کاتە جەنابی کاکۆسرەت هەر یەکە میحوەرەکانی دابەش کرد بۆ ئەوەی مقاومە بکرێ تا نێلین هەولێر داگیر بکرێ بە دەبابە عێراقی چاوساقی برادرانی پارتیە ئێمە کێشەکەیمەوە چ بوو ئێمە دوو زەپە بوو ئێمە هێزێکی زۆرمان لە زەپەکە بەرامبەر پارتیە حەسر ببوو نەمان دەتوانی چۆلی کەین لەبەرەوەی ئەگەر چۆلیەکەی زەعیفیەکەی ئەوش لەولایە دێ بە ناچاری هەردوومان هەردوو لا زەپەکەمان گرت بوو ئەوە من سعات شەشی بەیانی ئەو کاتە ئەو سعات شەش کا عومەر فەتەحلان بوو لە شاوێز کە ئەوەکە دەستی پێ کرد هەم لە مەلا ئۆمەر و لە کەزەزانەوە بۆ لای ئێمە هاتن برادرانی پارتی لە بەعرکە هاتن جەنابی کاکۆسرەت گوتی ئێشی نرد وا بزانم خاڵەکەریمە ڕژ بوو گوتی تیپە کوڕایەکەم بۆ بنێرە بۆ ڕێی گوێڕ ئەو خاتە ڕێی گوێر مامغەفور لێ بوو کا عوسمان لەکانی خژاڵە بوو کاگاسو لەشکری ئامادە بوو لە کاگاسۆ مامەند ئاسۆڵمانی بەڵێ لە شەو نردیان بۆ قەرادگە و سێبیران لۆی ئەو هێزە ئێمە دەمانزانین لە جدیدەوە ڕەنگە بێتە دوو بەش بێلۆ عەنکاوە لۆ مەعارەزە عێراقی لەوێڕا بەڵێ لە ڕێگای کەرکوچەکان هەواڵان و کاک ڕەفعەت کەرکوچی و خاڵە کاکەمەوە بۆ خاڵە کاکەمە بە برینداریش بوو ئەوان لە قوشتەپەوە بۆ ئەو هێزەی لۆ بنەسراوە و کەس دەزان هات دوایە بەرەو شاوێسات ئەوەی باس بڵێ وا سوورە ئێمە ئەو فترێ شەڕێکی زۆر من هاتم سکرتارەتی لە پشتی بەڵێ سکرتاری هێرۆخان لەوێن دەربوو کێشەکەەوە بۆ من لەشکری ساری هەولێر نیوەی پێشمەرگەکانم لە ئەوە بوون دیفاعە لەو خەتە لەو لایە ئەوان هجوومیان دەکرد برادەرانی پارتی منیش خۆم منی ناردە لە باداوەی لە بنە سڵاوەش دەبابەکان نزیک بوونەوە بلۆ باداوەی ئێمە چون لەوێ سێزڵ شەیدماندا لە پشت باداوە بەڵە بە داخل نەبی شەگەر داخل بە ڕەنگە هێزەکەمان پێ دەرباز نەدەبوو لە شەو شەڕێکی زۆر ئەوە بوو ئەمن بەڕاستی ئازایەتی پێشمەرکانی یەکێتی نیشتمانی کوردستان و هەموو فەرماندەکانی یەکێتی کە لە عەقڵی عەسکەریدا نییە یعنی بەو هێزەکەمە بەو ئیمکانێتە ئەو بە دەبابەی
يعني کە زانیان بەعسات و ئەوەندەی دی بەڵێ زیاتر یعنی حماس. ڕژ بوون حماسەتیان گرت چەکەکانی ئێمەش ئەو چەکانە نەبوو یعنی مقابلی دەبا بە و زرێ پۆش و ئەو هەموو قنا زۆر هاوسەنگێکێکە زۆر تێکچوو بوو لەبەرەوەی ئەوەندەی توانیمان مقاوەمان کرێت تا ئێوارە شەڕ بوو ئێوارش بە بەرنامەیەکە هێزەکانمان گواستەوە ینی لە هەردوو لاوە پارتی شەر هات بەڵێ 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 ئێمە ئەو کاتە سەلەبیرمە نەباداوە لە ماڵێک بووین کاک بەختیار بوو کاک حەمی عاجز مەحموود بوو کاک قادر عەزیز بوو کاک عومەر بوو کاک ملازم عومەر بوو کاک کوسرە ڕاستی یعنی دەیگۆ نابی هەولێر سۆرکن دەبابەش هەموو کۆڵانەکانی گرت بوو تەنانەت لە باداوە ئێمە دەتانم بڵێم چارێگەشی گەڕەشی باداوەمان لە دەستما بوو ئەوەندەمان لە دەستما بوو ئیدی ئەو دەیگۆن نابی چۆلیکەین و هەولێر چۆل ناکەین با هەومان بکوژرێن دوایە برادران زۆر ئەویان کرد یعنی لەبەرەوە ئاڵۆ لۆمە ناخۆش بۆ هەولێریەکان مشکلێکی گەورە لە خۆمان لە ڕووی نەفسیش یعنی چۆن هەولێر بەجبێرین پاش ئەو هەموو شەهیدە و چەند ساڵ و ماڵ وێرانی و دەربەدەری و ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی دوجار قرس بەڵە لە هەولێریەکان زۆر مشکلە بوو بەڕاستی ینی بەڵام هەر چۆنێکبی قەنەعەتیان پێینە هێزەکانمان هینە ئەوەی دەرباز بوو ئەوەی دەرباز بوو هینامانە چەمرگە و گردیشی کاک بڕان لەوێ تاڵان وشتکرا و ڕۆژی کا بگەیشتە ناو شاری هەولێر بەعس و پارتی بە پێ ڕێخستنەکانتانەوانی کە پەیوەندیتان هەبوو تاڵان زۆر بوو یعنی ڕەشبگیری بوو ڕەشبگیری گویان نەدەدای مەسەر دەحات مارە پارتی بڕواتە بی ماڵی شێروان عەیدەری ئەو هدای بوو ئەندام پەرلەمانی وەنیە ئەگەر شۆڕژ بوو بڕواتە بی سارەکەی وانیشان من بوو ماڵی وانیشان تاڵان کرد هەر سارێک سارێکی جوان لە عەوشە بە حەقیان نەبوو ئەو دەباوە بێنە چۆن حەقیانمەوە نەبوو یعنی ڕاست دەیان برد تاڵانێکی زۆر بوو ئەو زەمە کەو کاتەکە دیفاعاتمان دەکرد لەوێ ئێمە دەمانزانی هەتا 4-5 ڕۆژیت کە لەبە تاڵان و ئەوە پارە پەیداکردن و ناو هەولێر و ئەوانە ئەوەی مایان نێزارێ هجوم بکەنەوە بۆ ئەمە دیفاعاتشکە بەهێزدا برێن ئێمە ئەو کاتەش دیفاعاتماندانە بەڵام کێشەکەمی ئێمە لەکوێ بوو کێشەکەمان لە بیستانە کردس لە قوشتەپە دێ لە بیستانە خەتی بەعز نزیک بوو نا هەموو دەبابەکان لەوێن دەر زۆری لەوێ بوو کێشەیمە ئەوە بوو تۆپخانەیەکی ئەویان لەوێدا نابوو یعنی ئەوها ینی دارشکە ئەوها بلێەوە هجومیان کرد پشتی ئێمەیان گرتەوە لەنا ئێمە ینی بەعس هەر بۆ وازی لێ نێنا لە هەولێر بەڵێ ئێمە جارشکە هجومان کرد ئەمە لە چەمرگە و گردیشەوە هاتیم بۆ پونجینە بینە ناو بنەسڵا و دارەتوو لە پێشمەگەیکی زۆرمان شەهید بوو دەبابەکان جارێکی لە بیستانەوە هاتن پشتیان گرتی بە ناچاریەوە دیسان پاشەکشێمان کرد بۆ عەجی و سوو بۆ دێگەڵە زۆر باش ئەم مێژووە وەک گەنجێک وەک پەرلەمانتارێکی خوڵی پێشوو یعنی چیت لا دروستەکە کە هە بەراوردی کە ئەگەر 2010 ڕاپەڕین کرد بێت 2023 ئەو هێزە دوژمنەی کە ڕاپەڕین بەرامبەر کردو خەڵکی کوردستان چەپڵی لێداوە ئێستا بێتەوە سەرت بە چێش بە چاوسانی کورد خۆی لە ڕاستیدا ئەمە شتێک و پێپشانە ئەم تەجروبەی کە بۆ ئێمە هەمان بووە لەم حکومڕانی لەگەڵ هەولێرە هەمان بووە لە دوای ئەوەی کە یەکێک ڕاپەڕی نەکات هێز هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕاپەڕی نەکات ئەوە دواتر جێشی عێراقی دێتەوە هەموو خەڵکی کوردستان کۆڕەی ملیۆنیەکە هەموو دنیا دێتە سەرخەت هەموو عالم و هەموو ڕێکخراوەکانی نێودەوڵەتی UN دێتە سەرخەت بۆ ئەم شەعبە ڕزگار بکە کۆبوونەی مەجلیسی ئەمن دروست دەرەکرێت کە ئەم جێشی عێراقی بگەڕێتەوە بۆ خەتی 36 و ئەم میلەتە پارێزێ هەمووی کە سەرەکەی کۆڕەوێکە مناڵی سەر بێشکە هەتاکو پیر و جوان ئەم وڵاتە جێڵە لە ترسی دەبابەی بەعس دوایی دێت ئەم بەم دەبابەی بەعسە دێت خیانەتێکی گەورە مێژوویەکات بۆ ڕوونە بێتەوە کە ئێستا لەم حکومڕانی پارتیا کە لە هەولێر و دووەکە هەیەی
و ئەوەی کە ئەبینین لە مۆزوعی گوێنادەنە مۆزوعی موچە گوێنادەنە مۆزوعی ئەوەی کە سەروەتی ژێر زەوی و سەر زەوی نەوتی ئەم وڵاتە تاڵانیان کردو لە 2014 دزێتی گەوراکەن ئێمە باسی شەفافێت دەکەین ئەبینین بۆ نمونە لە ناو جەرگەی شاری هەولێرا تیرۆرەکرێ سەردەش عوسمان و ڕۆژنامەنووسان ئەکوژرێت ئەبینی کە ڕۆژنامەنووسانە گیرێت لەسەر کۆمنتێک ئەبینی کەسێک هێزێکی نیشتیمانی وەکو بۆ نمونە دژە تیرۆر دێت هەولێرە پارێزێک لە جیاتیەوەی کە نەیڵێت ئەبوو بەکر بەغدادی بێتەمە حافوالی هەولێر وێت خۆشناوە ئەچێتە شوێنەکەی لە بەرامبەر ئەمە دێت دادگا بەکارێنێت و فەرماندەکانی ئەم هێزە نیشتیمانیانە ئەعدامی بۆ دەرەکەوە بینین بۆ نمونە پیاوێکی قارەمانی کە ڕاپەڕینی دروست کردووە چۆنەڵێ شاری هەولێر و پایتەختی هەرێمی کوردستانی ئازاد کردووە جەنابی کاکۆسرێت دەبینی ئەمان دێن دادگاکانی بۆ بەکارێنن بۆ ئەوەی کە تۆمەت و ئەمێ خاتە پاڵ ئەمە هەموویە بینین کە دادگات چۆن هەتک کراوە چۆن ئەتک کراوە و چۆن بۆ ئەم شخصی و چەند کەسێک لە ناو بنەماڵی بەرزانی و نەک هەموو پارتی بەکارێنن و پەرلەمانە بینین هەر کاتێک بیانەوێت دیموکراسیەکەی کە خەڵک دەنگی پێداوە سەرۆکی پەرلەمان ڕێگری لەیەکە نایڵم بچێتەوە ناو پەرلەمانەکەی و پەرلەمان ئەمانە هەمووی ئەمە هەمووی دروستەکرێت ئەزانی کێکاکزانە ویستم ئەمە بەجەناو بڵێم لە جیاتی ئەم ڕووداوانە کابینیەوە جەنابی کاکبوران کە فەرماندەیەکە لە شاخ و لە پارتیزانەکان و لە ڕاپەڕینا بەشداری کردو و دواتر لە بەرگریکردنی خاکی کوردستان هەولێر لە بەرامبەر بەعس ئەبینیت ئەم شتانی کە ڕووەدا ئەمە پیاوە بۆمان باسەکە و فەرماندەکانی کە بۆمان باسەکەن ئەم شتانی کێسە لە حکومڕانی پارتیا هەیە بەڕاستی زەڵاتەیە هەر بەڕاستی جاشایەتی و خیانەتیان بکرێت بەرامبەر بەوەی ئەو هێزەی کە بۆ تێت 8,000 بەرزانی ئەنفالەکە 182,000 ئەنفالەکە 5,000 خەڵکی مناڵ و جگەرگۆشەی وڵاتە لە پارێزگای هەڵەبجە کیمیابارانەکە وڵای تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و دزێتی نەمانی موچە یعنی هەموو شتەکانیان ئەمان جیاوازن لە تۆسەیری کە لە سەردەمی ئەمانە لێبڕینی موچە پاشەکەوتی موچە یعنی ئەوەی کە سێ مانگ جارێک موچە سوسەری کە جەنای مامجلال کە پیاوێکی بە خۆ دەزانێت کاریزمایەکی نیشتیمانیەوە لەسەر ئاسی وڵاتان باسەکرێ هاتووە کە کێ کردووە بە لەو کاتێک کە ئەم 2 ساڵی کە لە دوای 92 هەموو ئەم وڵاتە تێکەچێ ئەوەی کە کاکبوران باسی کرد هیچ داهاتێکی نەنەوتی هەبووە باشە نەباجە بووە ناڕسوماتە بووە وەزیری دارایی وەرگرتووە وەزارەتی دارایی لە لای یەکێتی بووە سەرۆکی حکوومەت لای یەکێتی بووە بزانن لە دوای ئەوەی کە 6 مانگی یەکەم بۆ نمونە حکوومەت هەرێمی کوردستان ناتوانێت موچە دابین بکات مامۆستایان 3 مانگ جارێک موچە بێ دوای 8 مانگ وەزیری دارایی و کاتێک داڕۆ شێخنووریەوە جەنابی کاکۆسە کە خودی خۆی سەرپەرشتی بۆ نمونە ئیبراهیم خەلیل و خاڵە سنووریەکان و بەس بە گومرگ توانیوانە موچەی هەموو موچە خۆران لە دووەکەوە تاکو سلێمانی دابین بکەن و ئەمە هاتوون کە زانیوانە سەرچاوەکە لەکوێ دێن لە پاڵیا دەسەبەند بۆ ئیبراهیم خەلیل و سەرچاوی داراییەکەن یعنی ئەساسیەکە ئێستەیش لە دوای سیوێکیا بۆ بۆ نمونەیەکێک لە خاڵک گەورەکانی کۆکردنەوەی داوان چاویان لەوێ داهات و شیلەی ئەم وڵاتە لەکوێ بۆ خۆیان بێت یعنی ئەوەی کامێنێتەوە تاڵی و ڕەشێکەیە بۆ هاوڵاتیان و خیانەتەکەی بۆ خۆیانەکەن هیچ شانازیان پێکەوە تای بینیت والیەکەی هەولێریان دێت شانازی بە واکە کۆ من ئامادەم لەگەڵ داوای دیپەیتی کردووە کە لە دوای سیوێکیا بۆ چی بەسەر هەرێمی کوردستانە هاتووە بەسەر پارێزگای هەولێرا چی هاتووە و ئەوەی ئازادی بێ و دیموکراسی بێ و بەڵام ئەوەی خزمەت کرا و جادە هەیە و خۆ جادێ خۆ ئەزانی چێکا جادێ بە کێ کردووە خۆ بە ماڵی سەرۆکی پارتی و پارتیەکان نەکراوە بە داهاتی وڵاتە کراوە و لە پاڵەمەشدا هەموو مانگەکەمان 120 میلیۆن دلار لە داهاتی نەوت دزیوە ئەم بە هەموو بێ 3 کۆمپانیان هەبووە بەس دەڵاڵی نەوتی کردو لەگەڵ کۆمپانیا تورکیەکان ئەمانە هەموو مانگێک 9 دلار زیاتر کەمتر فرۆشتویانە و ئێستا دەرەکەوە ئێستاتی ئەوەی کە حکوومەتی عێراقی ئامادە نیە موچەوە لەسەر ئەوەیە کە ئەم دزی و تاڵانەیە ئەمان دەرکەوتووە ئەمەی داهاتی ناوخۆیەکە ئەم دزیانێکە کردویانە خۆ ئەمە بووە لە پاڵەما شتێکیان کردووە بە کۆمپانیایەکی خۆیان بە زەویدا بەشکردن حکوومەتی عێراقی نیەوەی کە ئەوەی کە ئێستا حکوومەتی عێراقی داوایەکات
ئەوەیە کە ئازانێت ئەمانە چەندێک لە داهاتی ناوخۆ دزن چەندێک لە خاڵە سنووریەکانە دزن لە سەدا 30 داهاتی ئیبراهیم خەلیلیان پیشاندەوە ئێوان داتاکانیان هەیە کە حکوومەتی تورکی پەیداتە بەدەستیان بۆیە هەموو ئەمانە سەرچاوی ئەوەیە سەرچاوی ئەم دەسەڵاتە شەرعیەتی ئەم دەسەڵاتە لە خەڵکۆ نییە لە خیانەتی بەحسەوەیە لە خیانەتی وەیە کە بە لولەی دەبابە هاتووەتە ئەم دەسەڵاتی گرودەست بۆیە شەرم لە هیچ شتێک ناکە بەرامبەر بە خەڵک زۆر باش کاک بورهان ینی بۆ یەکێتی کە خاوەنی ڕاپەڕیم بوو کە دڵی بە ئازادکردنی گوندێک خۆشە بوو بڕیارتان لە دوای سیوێکی ئاب تەواوی شارەکانتان بجێشت پێتانەوە پیلانەکە گەورەترە لە دوای سیوێکە بڵێ خۆ دەزانی هێزی عسکەری کاگەر شکال لە شوێنەکە شکستی هێنا دەبیت تۆ بە پەلە ئیعادەی نەزەری لەوە بکەیتەوە ئەو پلانەوە بوو کە تەنها هەولێر نەبی خۆی زیاتر ئێستامە لە کۆی بن کە هەولێر گیرە هاتینەوە لە کوێ عین دەبابیان لەگەڵ باین دەبابەت جێشی عێراقی هاتی کوێشە ناگیر کست لەبەر ئەوەی هات قەنەعەت ئەوە دەڕوا یا با ئەوەندە خەسارەش نەدەین خەڵکی ئێمەش با ئەوە نەبی زیاتر بینەوە نقطەی حدودیەکانمە لە چێلێ و لە زەڵێ و لە سنێ و لە مامەندە و لەو شوێنانە لە پێنجین و لەوانە بین ئیعادەی نەزەرمان کردەوە لە خلالی چەند ڕۆژەکە زارێشتر هاتی بەڵێ نزیک چەند ڕۆژێک بووە وزە هاتینەوە بۆ شوێنەکان و هاتینەوە نەدەتواندرا و کاتە هەولێر ئازاد بکرێتەوە با خۆی کاکزانە کێشەکە لە شوێ بوو ئێمە ئەو ڕەت لە ئێمە جەنابی کاکۆسە سەرپەرشتی دەکرد کاگولاز عومەر لەگەڵی بکاتین سلێمانی ئەمە هەولێریەکان من بوو کاگاس و ئەڵمانی بوو مام غەفور بوو عوسمەبانی مارانی بوو ناوی لێ برن دەکەمە گەرەوەکانی تر لەوە نیبە هێزەکان دابش کرا گەرمیان لەگەڵ کەرکک بەولا بێ ماوەت ئێمە هێزی ئەمە کەناریوێ چوارتابە من لە چوارتاش بریندار بووم ئەو هاتینە سلێمانی لە سلێمانی بەڕاستی کە سعات دوو دەدەقاوها گەشتنە پێش مەحافەزە لەوێ ئەمە هێزەکانی خۆمان بردە بەختیاری لەبەرەوە گوتمان با پێشمەرگەکانمان تەسەڕفی ناشیرن نەکەن لەبەرەوەی لە هەولێرە ماڵیان داگیر کرایە ئەرزیان داگیر کرایە سیاران لە سوسایە کە سوکاریان گیرایە برایان شەهید بووە هەستا ئەمە هێزەکانمان هینە بەختیاری هەر بەو شەوە بازگەیەکماندانە لەو بەختیاری باقی بەختیاری بازگەکم دانا من پیکە بەکمان وە پیکە لە فەوشتمان لە بۆ هینان گوتمان داخل نابن لەبەرەوە خەڵک با لێمان زویر نەبی کاکۆسە خۆی منی تەبلیغ کرد گوتی نەکا پێشمەرگەکان شتی بێمەعنا و ناشیرن و تەعادا لە خەڵک بکەن و دڵیان پڕە ئێمە هاتین بەڕاستی هاتین هەتا دوکان لە دوکانیز بخاومەیەک نەبوو هاتین لە باداوە منە دەست پێ کردەوە کاک مستەفا سەید قەدەر و بەڕەحمەت بی کاکتۆفەکانی وەتمانی لێبوو من و کاگاسۆ و کاک ئەنوەر عەزیز ئێمە هەرەوە ئەنوەر عەزیز باوە هێزەکانمان لێرە بوو ئەمە بە چوار سیارە هاتسوین ئێمە هەر لە بۆ ئیستیطلاع هاتسوین یعنی ئێتا بەبێ ئاگاداری جەنابی کاکۆسە ئاگاشی نەبوو هەر گوتمە با بچین کە لەوێ تووشی شەڕەکە بوون ئەومان دۆک جەنابی کاکۆسە نارد وتمان ئێمە لەوێینە هێزەکانمان لۆ بنێرە ئەوە بوو چەند جارێک شەڕ هاتین و هاتینە دوکان و بەو شێوە هاتینە ئەوەی کۆیەمان گرت هەتا جسری ئەوەی دێگەڵە سرەکەش چوین بەڵام عێراق دیسا هاتەوە مەدفەعیەکی زۆر یعنی لە کردز و لە بیستانەوە بەو نەوساویە وەکو بارانەباری جوابی نرد گوتی خەتی دێگەڵە خەتی دێدەوان بۆ هەولێر قەدەغێ خەتی سوورە باس بەڵە ینی باسی ژەوەی بۆ پاراست بەڵە بەڵێ خۆ هەولێر ئەوان مشکلیان نما کەس نما بوو لە هەولێرە خۆ مەسئولەکان هەموو ڕۆشت بوون ڕاستی ینی هەموو ماڵیشان ڕۆشت بوو بەڵام کێشەکە لەکوێ بوو عێراق زاری ئەمەی کرد وەتی نابی هەتا ئێرە شوێنتانە ئێمە ئێزەکانمان لە گۆمەتاردان تەسبیت کرد باش کاک بورهان لە کۆتاییدا و بابەتە زۆر هەڵدەگرێت بەڵام لە کۆتاییدا مەسەلەن بەڕێزت وەکو کاک سەرکۆ باسی کرد وەکو پارتیزانێک وەکو پێشمەرگێکی شاخ وەکو فەرماندەیەک وەکو سەرکردەیەک
چی ئەڵێ لەو یادە و لەو ڕۆژە تاڵانەی کە ڕژێمی بەعس بێنیتەوە سەر وڵی سەیرە نازانمارە من عقلم تێکچووە یعنی تۆ ئەوەندە سارە شۆڕش بکەیت ئەو هەموو شەهید دەبێت لە پێناوی ڕزگارتنی خاک و میشمانەکەی خۆ شارەکەی خۆت قوارەیەک دروستبی بە پشتیبانی دەوڵەتەکانە قراری 680 بکردوە نیە ئێستا عنی تۆ ئەو جەسارەتە بکەی و ئەو هەموو ئەنفال و چیمیا باران و خوێن ڕشتن و دەربەدەری و ماڵ وێرانی ڕاپەڕینی خەڵک بەفیڕۆ بدەیت تەوقعی ئەمە نەبوو یعنی ئەوە ئێستاش متمانەتان هەیە مەسەڵەن شتێکی وا دروست بێت هێزێکی تر بێتەوە ئێمە ئەو شتانە بۆی باز دەکەین بەڕاستی لۆجیلی ئێستا دواهاتوو زاتی وە نەکەن زاتی بەشدار نەبن لە شەڕی ناوخۆ لەو خیانەتی نیشتمانیە حەقوایە پەرلەمانی کوردستان لە ئەوەی داهاتووە بەڕاستی یاسایەک دەربکە هەر لایەنێکی کوردی هەر حیزبێکی کوردی قبوڵی وە نەکە دەستی داگیرکەران بینی خاک و نیشتمانەکە خۆی داج بکە خوێنی 180,000 ئەنفال بەفیڕۆ بداتن پێت وایە لە دوای ئەوە هەولێر بەسەڵەن خزمەت کرابیان یا هەروەکو کۆی کوردستان ئەگەر شتە کرابی لە چوارچەوەی حکوومەتان خۆی دەزانی مشکلە کەچیا هەرێکە قۆناغێکەوە نیە بەڵێ ئێمە ڕەنگە ئەو کاتە لە هەولێر کە جەنابی کاکۆسە ڕێز زۆرا بوو کاک دکتۆر فواد ئەوە بوو ئێمە هیچ مەزەرێکی مالی نەبوو عەسر کرابووین بەڵام بەو هەموو بە پارێک و مرچی موچە دوانە دەکرد پرۆژەی تریش دەکرا بچووک بەڵام نەک بڵێم استراتیزی بەڵام ئەو پارە خەیاڵی کە لەگەر عێراق و پارەی نەوت و ڕسومات وەرمە خەڵک باڵی خەڵکی وێران بووە یعنی خەڵک تارانەکرێ بەڕاستی ئێمە زۆر زار باسی گەندەڵیەکرێ من ناوی گەندەڵی دەسەڵمەوە فەرهود ناوەکەی بگۆڕین هەر فەرهود یعنی کابراایکی موەزەفە معاشەکەی چەندە لە چەندەوە دێ پۆلیسەکە پێشمەرگەکە موەزەفەکە ئێستا دەبی ئەو کرێچی بەس ڕسومات و زەرائی بوو ئەوە بیتن قوربەسەرە هیچ پێ ناکرێ ینیژانی ئێو کاتە جەنابی کاکۆسەش لێرە ڕئیسی گوزەرا بووە موچە هیچ دوانەکەتیە حساریش لێ بڕین و تەقلیسات شتانە نەزانی مشکلسیە زۆرم پێسەیرە یعنی زۆرم پێسەیرە ئەو پارە لە عێراق دێ نەوت دەفرۆشرێ ڕسومات و باج و دەرامەت و هەمووی بینە گومرگەکان باشە ینی منطقی تێدا نییە ینی موچە دوا دەکەی هیچ منطقی تێدا نیە هیچ هاوڵاتێک ئەگەر بەوە بژی ئێستا ڕەنگە دوای بڵێ پارتی دموکراتی کوردستانیان ڕئیس حکومەت ئەمە دەستخۆشی لێوە دەکەین ڕسومات باج لەسەر هاوڵاتیانە کەم بکرێتەوە لەبەر ژیانی خەڵک بەڕاستی زۆر ئالۆز بووە یعنی دەبی بیر لەوە بکەنەوە ئەو پارانە کە دەیشارنەوە شتێک بە دەبەنە خەزێنەی دەوڵەت با هەمووی ببەنە خەزێنەی حکوومەت لەوەی لە مقابلی هاوڵاتیمە بە ژیانێکی ئێستا زۆر بە کولەمەرجی دەژی ئەو کاتە ڕەنگە بتوانی زۆر کەس مناڵی لە جامیعە لە خوێنگا هەموو هینایتە دەرێ لەبەرەوەی نازانی کرێخانی بدە بژی چی بکە یعنی وای لێ هاتیە پێم وایە خەڵک زۆر بێزار بووە لەوە تا سەر دەبێ ناتوانانی خەڵکە تەحملی ئەو وەزعی ناکاتن زانی مشکلە سێ مشکلەکە ئەوەیە ئەگەر پارە بە لۆمنی ژنەبی بالەوەی ژنەبی کێشە ئەلێرەیە فەرق و جوازێکەیە ئەلێرەیە کێشەکە خەڵکی قەنەعەت ناکەوەرە چۆن قەنەعەتی دەکەی تو کوردستانێک بینەوت بفرۆشی ئەو هەموو ڕسوماتە ئەو هەموو سنوورە گومرجیە دەڵێ پارە نیە نەوت بفرۆشی تۆ پارە دەبیان قەرزارەبی لەیز دنیا کشتیوانی ئەوەی ڕوودەدا سوپاس دەکەم زۆر بە کوتی دو سەرنجت وڵی من باسی ئەوەم کرد ینی ئێستا تەوشمێک دروست بوو لە یانیەوەی کەیکردی نیشتمانی کوردستان بەم هەموو تەسحیە و بەم هەموو شەیدەی داوە و ئێستەیش بەرامبەر بە خۆسەپێنی پارتی وەساوە تۆ لەم 2 ساڵی ڕابردووە ئێمە هیچ کاتێک لەو کاتێک کە باسم کرد کە شەیدماندا و شەڕمان لەگەڵا کردو دەرگای گفتوگۆ کراوە بووە بۆی غەڵەتێک نەکا بۆی جاشایەتی کە نەکا و ئێستا باسی ئەمەی کە یەکێتی بەرامبەری وەساوە تو بەسەرکردایەتی جەنابی کاک بافڵ و ئەمەیە کە جارێکی تر ڕێگە نادەن ئەم حکوومەتە و ئەم حکومڕانیە بەو شەرعەتەی کە لە پۆستاڵەکانی بەعس و لە دەبابەکانی بەعس و هێنا
تەنایەتی جارێکێ پارێزگای سلێمانی و خەڵکەکەی و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەکۆی گشتی خەڵک پارەی دایبی و شیری نییە ئەم ئەسپێک بۆ کوڕەکەی کوڕی ڕئیسی حکوومەت بای 2 ملیۆن دۆلارە و زەوی لە ناو پارێزگای هەولێرا دابینێکە بۆ یاری گۆڵفی بای 6 میلیارد دینارە ئەم ناعادالەتە ئەبێ کۆتایی پێبهێنرێەوە زۆر سپاس بۆ بەڕێز سەرکوازاد ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز بورهان سعید سۆفی ئەندامی مەکتەبی سیاسیەکی نیشتیمانی کوردستان سپاس بۆ دەفرس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەرنامەی ڕانمان پێشکەشکردنەوە شەمانەتی خوای گەورە بن خواتانە.